باوکی زمانەوانی مۆدێرن و فەیلسوف و ڕخنەگری سیاسەتی ئەمریکا دوا ڕۆژەکانی لە نەخۆشخانە بەڕێ دەکات. ئەو پێشگرانەی کە لە پێشناوی چۆمسکیدا ڕیز دەکرێن مەگەر هەر قابل بە سەلیقە و توانا ناوازەکەی چۆمسکی بن کە لە هەر بوارێکدا قۆڵی لێ هەڵماڵی بێت تا جێپەنجەی خۆی تێدا نەنەخشان دەبێت کۆڵی لێ نەداوە. ئەو کوڕی کۆچبەرێکی جوولەکە بوو کە باوکی لە ترسی بەسەربازیکردنی زۆرەملێ ناوچەکانی ئەو کاتی ژێردەستی رووسیای بەرەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جێهێشت و لا ویلایەتی فیلادلفیا گیرسایەوە. داکۆکی کاری سەرسەختی مافی گەلان بوو، دژی هەموو چەوسانەوەیەک بوو بۆ سەرگەلی کورد. The number of people killed, nobody knows, because we don't count our own atrocities. But according to Kurdish sources, it's on the order of 50,000. That's from the mayor of Diyarbakir. Usual numbers given are 30,000. چۆمسکی لە ساڵی 1928 لە ویلایەتی پەنسیلڤانیای ئەمریکا لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە کاریگەری خاڵی لەسەر بووە و لە ڕێگەی ئەوەوە ئاشنای تیۆریەکانی فەلسەفە و زمانناسی و بابەتی ڕخنەی سیاسی بووە. چۆمسکی لە تەمەنی 16 ساڵیدا خولیای فێربوونی زمانی عەرەبی لە گەڵاڵە دەبێت. ئەو کاتەی دەچێتە زانکۆ دوای ماوەیەک لە یاسا و ڕێساکانی زانکۆ بێزار دەبێت و دەیەوێت بە تەواوەتی واز لە زانکۆ بهێنێت. بەڵام ئارەزووی زۆری بۆ فێربوون لە بوارەکانی زمانناسی و بابەتە فەلسەفیەکان ڕێگر دەبن لەوەی چۆمسکی دەستبەرداری زانکۆ بێت. چۆمسکی یەکەم نووسینی ئاکادمی خۆی لە ساڵی 1952 بڵاو دەکاتەوە کە بابەتێکی ڕخنەگرانە بوو لەو کەسانەی لە بواری زمانەوانی و لەو سەردەمەدا کاریان دەکرد. ساڵی 1957 کتێبە بەناوبانگەکەی لە بواری زمانەوانیدا دەنووسێت لە ژێرناوی داڕشتەی ڕستە کە ماوەیەکی زۆر هیچ وەشانخانەیە کتێبەکەیان بۆ چاپ نەدەکرد و پێیان وابوو چۆمسکی ئەو ناوە گرنگە نییە، بەڵام دواتر چاپخانەیە کتێبەکە چاپ دەکات و شۆڕشێکی گەورە لە بواری زمانەوانیدا سەرڕێ دەخات. فێردیناند دێ سۆسێر فەیلسوفی سویسری پێش چۆمسکی بە باوکی زمانناسی کلاسیکی دادەنرا و دواتریش چۆمسکی بوو بە باوکی زمانەوانی مۆدێرن. چۆمسکی بەردەوام ڕخنەی ئەوەی دەگرت کە تەنیا سروشت و دەوروبەر دەوری نەگێڕاوە لە دروستبوونی زمان و پێشکەوتنی زمانەوانی، بەڵکو توانست و بیرکردنەوەی مرۆڤیش ڕۆڵی گەورەیان گێڕاوە. چۆمسکی بەردەوام دژی شەڕی ڤێتنام قسەی دەکرد و شەڕی ئەمریکای لە ڤێتنام بە ئیمپریالیستی ئەمریکی لە قەڵەم دەدا. دواتریش لە ساڵی 1967 وتارێکی بەناوبانگی بە ناوی ئەرکی ڕۆشنبیران بڵاو کردەوە کە دواتر ئەو وتارە و ژمارەیەکی دیکەی وتارە ڕخنەیەکانی لە دووتوێی کتێبێکدا لە ساڵی 1969دا بڵاوکرانەوە. چۆمسکی لە سەدەکانی ڕابردوودا بە جۆرێک دژی شەڕەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو، ناوی چوو بۆ نێو لیستی ئەو کەسانەی دژبەری سەرۆکی ئەو کاتی ئەمریکا ڕیچارد نیکسن دەناسران. بۆ ئەمەش چەند جارێک خرایە زیندانەوە. هاوژینەکەی ئەو کات بەهۆی ئەوەی چۆمسکی پێیەکی لە زیندان بوو پێیەکیشی لە دەرەوە بوو، شانی دایە بەر بەخێوکردنی خێزانەکەی و دەستی کرد بە خوێندنی دکتۆرا لە بواری زمانەوانی. تا دەهات نێوبانگی چۆمسکی دەگەیشتە دەرەوەی ئەمریکا. لە ساڵی 1970 وتارێکی لە زانکۆی کامبریج پێشکەش کرد. دواتر لە دیبەیتێکدا لەگەڵ فەیلسوفی فەڕەنسی میشێل فۆکۆ دەرکەوت کە ئەمە وەرچەرخانێکی گرنگ بوو و لە دیبەیتێکدا دەربارەی سروشتی مرۆڤ و مەعریفە گفتوگۆیەکی درێژیان کرد. ئەمەش بووە هەوێنی لەدایکبوونی چەندین تیۆریا و دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. Well, let me begin by referring to something that I've already discussed. That is, if it is correct, as I believe it is, that a fundamental element of human nature is the need for creative work. چۆمسکی لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان بڵاوکراوەکانی زیاتر بوون و وەڵامی ڕخنەگرانی لەبارەی کارەکانی دەدایەوە.
چۆمسکی هەر کاتێک لەبارەی سیاسەتەوە قسەی کردبایە مشتومڕی زۆری بە دوای خۆی دادەهێنا. ئەو بۆ یەکەم جار ڕخنەی لە ئیسرائیل و سوپاکەی گرت و وەک کەسێکی ئەنتیزایۆنی دەرکەوت. ئیسرائیلی بەوە تۆمەتبار کرد کە مافەکانی مرۆڤ پێشێل دەکات. ئەو بە بێهەبوونی هیچ پشتگیریەکی میدیایی بڵاوکراوەکانی بڵاو دەکردەوە. بەڵام تێگەیشت بەبێ هەبوونی مینبەرێکی گرنگی میدیایی ناتوانێت ئەوەی دەیەوێت بە هەموو خەڵک بگات. ئەو لەگەڵ ئێدوارد هێرمان کتێبێکیان لەژێر ناونیشانی تند و تیژی دژی شۆڕژگێڕانە بڵاو کردەوە کە ڕەخنەیان لە ئەمریکا دەگرت بەوەی هەمیشە ئەو جوڵانەوە شۆڕژگێڕانە لە وڵاتانی دواکەوت و سەرکوت دەکات و ناهێڵێت دەسەڵات بگرنە دەست کە ئەم شێوازە لە سیاسەتکردنا دەبێتە سەرچاوی تند و تیژی دژی خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتە. ئەو بەردەوام بوو لە ڕخنەگرتن لە سیاسەتی ئەمریکا و پێیوا بوو. واشنگتن بەردەوام شەڕی ئیسرائیل فەڵەستین بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت. بۆ ئەو مەبەستەش وەک هاوسۆزیەک لە ساڵی 1988 سەردانی فەڵەستینی کرد تاوەکو لە نزیکەوە شایەتی کاریگەری داگیرکاری ئیسرائیلیەکان بێت لەسەر خاکی فەڵەستین. جگەلەوەش چۆمسکی لەسەر ئاستی جیهان داکۆکی لەو وڵات و گەلانە دەکرد کە دەچەوسێنرێنەوە. بۆ ئەمەش چەندین جار باسی لە کورد کردووە وەک نەتەوەیەکی ڕەسەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیناساند. ئەو بە هەموو شێوەیەک دژی ستەمکاری تورک و عەرەب و فارس بوو بۆ سەر کورد. هەڵوێستی گرنگی هەبوو لەسەر بە جینۆساید ناساندنی هەڵەبجە لەلایەن ڕژەمی پێشووی بەعسەوە. لە تورکیا خەڵات کرا بەڵام ئامادە نەبوو خەڵاتەکەی وەربگرێت چونکە پێی وابوو تورکیا و حکوومەتەکەی دەمێکی گەورە لە وڵاتەکەیان دژ بە کورد ئەنجام دەدەن. چۆمسکی لە ژیانیدا نزیکەی 150 کتێبی لە بواری زمانەوانی و ڕخنەی سیاسی نووسیوە. ئەو لەگەڵ خێزانەکەی لە ساڵی 2015ەوە لە ساو پاولۆی بەرازیل دەژی. لە ماوەی ڕابردوودا دۆخی تەندروستی تێکچوو گواسترایەوە نەخۆشخانە و لە ئێستادا لە ژێر چاوەدێری چڕدایە.